ئەنجومەنی مەڵبەندی ڕێکخستنی مووسڵ سەردانی مەزاری سەرۆک مامجەلالیان لە دەباشان کردو لەلایەن بافڵ تاڵەبانی پێشوازی کران و تاجەگوڵینەی وەفا و ئەمەکداریان لەسەر مەزاری سەرۆک مامجەلال دانا و بەڵێنیاندا لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بەردەوام بن. دواتریش لە دیدارێکدا بە ئامادەبوونی ڕەفعەت عەبدوڵڵا لێپرسراوی مەکتەبی ڕێکخستن ڕەوشی سیاسی و سەربازی و ئەمنی سنوورەکە تاوتوێکرا و لە هەموو گۆشە نیگاکانەوە خوێندنەوە بۆ کاری ڕێکخراوەیی و ڕێکخستنەوەی ئۆرگانەکانی یەکێتی لە مووسڵ کرا و تاکید کرایەوە لەسەر فراوانکردنی بازنەی کاروبارەکانی پەیوەست بە کاری ڕێکخستن و چالاکیەکان و خزمەتکردنی زیاتری ناوچەکە و دروستکردنی هەماهەنگی زیاتر لەگەڵ یەکە ئیداریەکان لە پێناو خزمەتکردنی زیاتری زیان لێکەوتوانی شەڕی داعش و هەموو پێکهاتەکانی شارەکە. لە وتەیەکیشدا ڕەفعەت عەبدوڵڵا لێپرسراوی مەکتەبی ڕێکخستن بەرنامەی مەکتەبەکەی بۆ ڕێکخستنەوەی کاری ڕێکخراوەی ڕوون کردە و ڕایگەاند مووسڵ بۆ یەکێتی شارێکی گرنگە و تایبەتمەندی خۆی هەیە و زەمینەی لەبارتر دەڕەخسێنین تا باشتر خزمەتی هەموو ڕەنگ و پێکاتە و نەتەوە جیاوازەکان بکەین و تەئکیدیشی کردەوە مەڵبەندەکانی یەکێتی دەبێت مەڵبەندی خەڵک و خزمەتگوزاری هەمووان بن. لای خۆشیەوە نەسڕوڵڵا سوورچی لێپرسراوی مەڵبەندی ڕێکخستنی مووسڵ ڕایگەاند مەڵبەندی مووسڵ لە شەڕی ڕووبەڕووبوونەوەی داعشدا 338 شەهیدی بەخشیوە بە نیشتیمان و چەندین کادری یەکێتیش کەم ئەندام بوون. لە بەرامبەردا بافڵ تاڵەبانی ڕۆڵی مەڵبەندی مووسڵ و بەشداری کادرانی یەکێتی لە شەڕەکانی سەرکەوتن بەسەر داعش بەرز نرخاند و ڕایگەاند دەزانین کاری ڕێکخستنی ئێوە لە ناوچەیەکی کێشە لەسەر و گەرمی ململانی سیاسی و سەربازیە، بەڵام دەبێت یەکێتیەکان وەک هەمیشە پارێزەری بەدیهێنانی مافەکانی هەموو نەتەوە پێکاتە و ئاینەکان بن و دوور لە بیرکردنەوەی حیزبایەتی هاوسەنگی ڕابگرن و ڕایسپاردن لە مەودووە وەک یەکێتیەکان ببنە پێشەنگی بەدیهێنانی ئامانجەکانی گشتی و لە ئاست داوا و داواکاری هەموو لایەک بن و پارێزەری بەدیهێنانی مافەکانی خەڵکیش بن. بۆ یەکێتی ناو یەکێتیش هەمووان ببینە هەوێنی یەکڕێزی و باشترکردنی کاری ڕێکخراوەیمان و خۆمان بۆ کۆنگرەی نوێبوونەوە بوژانەوەی گیانی یەکێتی بوون و درێژە پێدان بە ڕێبازی سەرۆک مامجەلال ئامادە بکەین. بافڵ تاڵەبانی ڕوونیشی کردەوە کاری لە پێشینیان هەوڵدان دەبێت بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەدەستهێنانی مافەکانیان لە چوارچێوەی دەستوری هەمیشەیی عێراقدا.